سمينا وسني شاري بيبار وسمينا وسني جل شاري بيبار وشيب أرزيك الرغم ديار وشميب أرزيك الرغم ديار بابا واتله بابا مالي وينيغه لا بدي فرسي بساني وينيغه لا هەورامان هەرێمێکی جوگرافی فراوانە و هەریەک لە شارەکانی ئەڵەبجە و مەریوان و پاوە دەگرێتەوە. ئەم ناوچێ بە شێوەیەکی گشتی سەرزەمینێکی شاخاوی و سەختە، بەشێکی بچووک لە تێکڕای زنجیرە شاخەکانی زاگرۆز دەگرێتەوە. تێکڕای بەرزی ناوچەکە لە ڕووی یاسی دەریاوە 700 بۆ 3000 مەترە و ڕووبەرەکەشی نزیکەی 3000 بۆ 3500 کیلۆمەتر دووجایە. دەتوانین بڵێن هەورامان بەهۆی بوونی کۆمەڵێک بنەمای جوگرافی بە تایبەت لایەنی مرۆییەکەی وەکو زمان، وەکو کللتور، وەکو ڕشنبیری، وەکو شوێنەواری مێژووی، هەموو ئەمانە دەتوانین بڵێن ئەمانە کۆمەڵە ڕەگەزیەکەن کە لە ڕوانگەی جوگرافیەوە دەتوانین بڵێن هەرێمێکی بچووکە لە نێو هەرێمی کوردستانی گەورە. دیارە ئەم سنوورە ئەگەر ئێمە دەستنیشانی بکەین بەپێی ئەو موقع جغرافیایی کە ئێستا ناوچەکە بەخۆیەوە بینیوە، چونکە بە درێژایی مێژوو پێگەی جوگرافی ناوچەکە وای کردووە ئەم ناوچەیە لە گۆڕانکاریدا بێت. بەداخەوە کە ناوچەی هەورامان تا ئێستا سنوورەکەی وەکو لایەنێکی ئیداری کارگێڕی دەست نیشان نەکراوە. بەڵام ئێمە وەکو جوگرافی ناز هەروەکو وتم ئەگەر هەڵسەنگاندنێکی ئێستای بۆ بکەین دەتوانین بڵێن سنووری هەورامان لە بەشی ڕۆژهەڵاتەوە لە نزیک شاری سنە شۆڕ دەبێتەوە بەرەو باشوور هەتا نزیکی با بڵێن شاری جوانڕۆ و پارێزگای کرمانشان لەوێشەوە بەرەو ڕۆژ ئاوا سنوورەکە دووبارە هەڵدەکشێتەوە بە نزیکی ڕووباری سیرواندا هەتا ئەگاتە بەشی ڕۆژ ئاوای لە پارێزگای هەڵەبجە و شاری هەڵەبجە. لە خۆراوە لە شاری هەڵەبجەوە هەڵەشێت بەرەو زنجیرە چیاکانی سوورێن و نزیک بە پێنجوێن هەتا وەکو ئەگاتە باکووری لە شاری مەریوان. دیارە ئەمە سنوورێکی بەربڵاوە بە نزیکەیی 275 کیلۆمەتر دەبێت و ڕووبەرێکی بەرفراوانی شپێک دەهێنێت کە ئەم ڕووبەرە دەتوانین بڵێن نزیکی 4000 کیلۆمەتر. من بە دەقیقی ئەوەی کە کردومە و دەرمێناوە نزیکەی 3920 کیلۆمەتر چوارگۆشێ. ئەگەر ئەم ڕووبەرە لەگەڵ ئەم سنوورەیە بەراوردکەین بە هەنێو دەوڵەتان کە لە جیهاندا خاوەنی کیانی خۆیانن، دەبینین ڕووبەری هەورامان وە سنووری هەورامان لەوانەیە چەند دووجار و سێجار و چوارجار لە هەنێک لەو دەوڵەتانە گەورەتر بێت. هەڵبەتە ئەم پێگەی جوگرافیای هەورامانە ئەم سنوورە کە لەم ناوچەیە هەڵکەوتووە چەندین جار کە وتمان تا ئێستا لایەنی کارگەڕی هیچ حکوومەتێک بۆ هەڵنەساوت کە ئەم سنوورە دەست نیشان بکات، بەڵکو هەرەوەیە یا مێژووناسان یا جوگرافی ناسان خۆیان خەڵکی ناوچەکە خۆیان هەڵیان سەنگاندووە. ئەم سنوورە چەندین جار دابەشبوونی بەخۆیەوە بینیوە، هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی مێژوویەوە. لەبەرەوەی پێگەی جوگرافی هەورامان وەها هەڵکەوتووە بەهۆی پێکهاتەی زەویەکەیەوە دایمە شوێنی کۆتایی هاتنی ململانەی نێوان دەوڵەتە زلهێزەکان بۆ بەتایبەتی سەردەمی سەفەوی و عوسمانیەکان کە لێرەدا کۆتایی بە ململانەکانیان هاتووە. یەکێک لەو دابەشبوونانە کە ئەم دوو دەوڵەتە کردیان لەسەری ڕێکەوتن پەیماننامەی زەهاو بوو کە کردیان لە بینی خۆیانە سنووری ناوچەکەیان کە دابڕ کرد. با بڵێن سنووری هەورامانیش لە نێو ئەم دابەشبوونەدا جارێکی کە دابەشبوونی بەخۆیەوە بینی. دوجار دروستبوونی دەوڵەتی عێراقی لە ساڵی 1925ەوە ڕێکەوتنی لەگەڵ وڵاتی ئێرانە کە پەیماننامەیەکی تریان مۆر کرد لەسەر سنووری هەورامان بەم شێوازەی ئێستا کە دەیبینین
دابشکرا ئەمەش بووە هۆکاری پەرتاوازەیی ناوچەی هەورامان و هەورامیەکان بەپلەی یەکەم لە نێوان ئەم دوو دەوڵەتە کەوای کرد بەشێکی هەرە زۆری هەورامان بکەوێتە سنووری دەوڵەتی ئێران با بڵێن کوردستانی ڕۆژهەڵات کە مەزندەی ئەم ڕووبەرە کە ئەکەوێتە ئەم وڵاتەوە بە نزیکەی لە 90 سنووری هەورامان دەبێت مای باقی ئەوەی تری کە دەمێنێتەوە لە 100 دەکەوێتە کوردستانی باشووری عێراق. کاتێک ناوی هەورامان دەهێنرێت بە شێوەیەکی گشتی دوواتە هەڵدەگرێت واتایەک بەو جوگرافیا سروشتێ دەوترێت کە هەورامیەکان تیایدا نیشتەجێن کە پێکاتووە لەو شار و شارۆچکە و گوندانەی زۆرینەی دانیشتوانی هەورامین لە ناو ئەم جوگرافیایشدا هەورامان دابەشکاری تری بۆ دەکرێت کە هەورامانی لەهۆن و تەخت و شامیان و ژاوەرۆ دەگرێتەوە واتایەکی تر بریتیە لە جوگرافیای فەرهەنگی و دیالکتی هەورامی جوگرافیای فەرەنجی هەورامان فراوانترە لە جوگرافیای سروشتی هەموو ئەو پێکاتانە لە خۆ دەگرێت کە لە ڕووی فەرهەنگی و شێواز یاخافتنەوە سەر بە هەورامیەکانن هەریەک لە باجەلان و زەنگەنە و شەبەک و هەورامیەکانی مازندەران و زازا دەچنە چوارچێوە یەو سنوورە کەلتوریەوە هەموو ئەو پێکاتانە لە خۆ دەگرێت کە لە ژێر دەستەوە ژەی دیالکتی هەورامیدا جیان دەبێتەوە. کاتێک باس لە چەمکیان وشەی هەورامان وەکو چەمکێکی فەرهەنگی یا چەمکێکی جغرافیایی دەکرێت ئەتوانین لە سێ پێناسەدا باسی لێ بکەین یەکەمەوەی وەکو پێناسەیەکی جغرافیایی ئەوەی کە لە جغرافیای ڕسمی لە ئێراندا باوە و بە واتایەکی تر لە ئەدەبیاتی ڕسمی ئێراندا بەکاردێت بریتیە لە حوزەیەکی جغرافیایی کە لە ڕوانسرۆ دەست پێ دەکات تا نۆچەگرێتەوە ئەم پێناسەیە لە پێناسەی ئەدەبیاتی ڕسمیدا وەکو ناوچەی هەورامان یا منتقەی هەورامانات ناسراوە و لەم ناوچەیەدا دوو زارەوەی هەورامی و جافی زارەوەی سەرەکی ئەو خەڵکنە و بەواتایە کە هەم هەورامی تێدایە و هەم جافی یان سۆرانی هاوتایەکی تیگە جغرافیای هەورامان کاتێک باس لە هەورامان دەکەین ئەو جغرافیا هەورامانەیە کە سەردەمێکە لە نێوان ئێمەدا باوە مەبەست هەورامانی لەهۆن هەورامانی ژاوەرۆ و هەرو ئەو هەورامانی تەخت خودی هەورامانی لەهۆ بریتی لە دوودان لە پاوە دەست پێ دەکات تا نۆچە و دوو شاری گەورە یان سێ شاری هەیە وەکو پاوە نۆچە ڕوانسەر و هەروەها ناوچەی هەورامانی ژاوەرۆ کە بریتیە لە ئەو جغرافیایی ئەو خەڵکێک کە هەورامین و لە دواوە دەست پێ دەکات تا پاڵنگان و خاڵی تر لێرا زۆر گرنگە ئاماژی پێ بکەینەوەیە کە هەروەها لەم جغرافیایە هەم هەورامی تێدایە و هەم سۆرانی تێدایە واتە خەڵکانێک بەهردوو لە زارەوەی هەورامی و سۆرانی قسە دەکەن و بەواتەیەک بە جغرافیای ژاوەرۆ ناسراوە و جغرافیای هەورامانی تەخت کە ناوەندەکەی خودی شاری هەورامانەوە لە دزڵە دەست پێ دەکات تا نزیکی هەجیج وە لەم جغرافیایە هەموو ئەو ئەڵکو دانیشتوانی هەموو هەورامیەوە بە زارەوەی هەورامی قسە دەکات. پێناسێستا هەم کە باسی دەکەین جغرافیەکی فەرهەنگی کاتێک باس لە هەورامان دەکەین وەکو فەرهەنگی هەورامان باس دەکرێت وەکو ئەو سنەتەی کە ساڵهای ساڵە لە هەوراماندا زاڵە و سنەتی زاڵیشی شێعر و ئەو ئەدەبیاتە پڕ لە ڕاز و ڕەمزەی یارستانە و من وا دەزانم وەختێک باس لە هەورامە وەکو ناوچێ دەکەین لە ڕوانسترەوە دەست پێ دەکات تا مەریوان تا سنە و هەروەها تا کەرکوو یعنی ئەو خەڵکەی لەم دەڤەرەدا دانیشتوی ئەم دەڤەرنەواتە لە ڕوانسترەوە دەست پێ دەکات تا سنە و مەریوان و کەرکووک کەسانێکن ئەگەر چی ئیستا خەڵکی کەمتر بە زارەوەی هەورامیان بە زمانی هەورامی قسە دەکەن و زۆرتریان بە زارەوەی سۆرانیان زبانی سۆرانی قسە دەکەن بەڵام ئەگەر بێن بە وری تەماشا بکەین ئەو فەرهەنگەوەتە ئەو فەرهەنگی هەورامانە بە وردی لێرەدا زاڵەوە من وابزانم ئەگرێتەوە بۆ سەردەمی ئەردەڵانەکان کاتێک ئەردەڵانەکان لێرەدا دەسەڵاتدار بوون ئەو فەرهەنگە بۆ چەندین ساڵ لە
بۆ چەندین سەدە لە بەشێک لە کوردستانە فەرهەنگ و زمانی زاڵ بووە. کاتێک دێینە سەر واژەی هەورامی مەبەز لەو کەسانەیە کە بە شێوەزاری هەورامی دەدوێن. ئەم زاراوەیە هەڵگری واتای شێوەزارێکە دوورە لە واتای خێڵ و هۆز. بە مانایەکی تر ئەو نەریت و کللتورە سادەی لە ناو خێڵدا پێڕەو دەکرێت لە هەوراماندا بوونی نەبووە. زوانی هۆرامی ئەچی یارە بەشی چەنە یەک زوانە، بەڵام بە شێوەیە گویشی بە شێوەیە تەفاوتی جغرافیاییشە هەن نسبەت بە یوترینی. مەسەڵەن ئا شێوە کە بڕێ کەلیمێ بڕێ فعلێ بڕێ شێوە کەلیمەی کە جە هۆرامان و تەختینە بەکارملا ئانی نییەنێ کە مەسەڵەن جە هۆرامان لەهۆنی یا جە ژاوەڕۆنە بەکارملا. زوانی هۆرامی یۆجە کۆنتەرین زوانەکە ئێرانە کە گنۆ لەق و شاخەیە شماڵە غەربی، یعنی چەندی زوانایە پسە گیلەکی و مازەندەرانی و زوانایە کوردی یەک شاخەنی. هەرچەند بڕێ ماچا کە زوانی هۆرامی گیانجە کوردی، بەڵام ڕێخەنە گیانە. ئێمە گە بلمێ ڕێخە شراسیش کەرمی بەڕاستیش کەرمی ڕێخۆ زوانە کوردیەکە پسە کرمانجی ئیسە سۆرانی زوانە تازن. سۆرانی و کرمانجی و عەرزبوونە کەلهۆڕی و لەکی و ئینەی کە جوز زوانایە کوردیێنی چەندی هۆرامی هەرگێڵەوە پێ دۆرۆ پەهلەوی و پێ دۆرۆ ئەوستایی. بەڵام شێوەی دەستورینە جیاوازی هەنینە تەبیعیە چونکە جغرافیا هۆرامانی جغرافیەوە تایبەت بێن دێهاتی هۆرامی یەکدەسێ بێنی تقریباً 95% دێهاتەکە منتەقە هۆرامانی یەکدەسێنی و ئەچی دەویستی ساڵ ئاخرەنە هۆرامان و ئێرانی منزورمانە پشتگییانە لێ لێ جەمعیەت و سۆرانی زوانە هەم نشینی و هەمگەرایی بۆجوو دۆمان چەندی زوانی سۆرانی. ڕیشە و زوانی هۆرامی هەرپاسە ئەرزم کە گێڵەوە پێ دۆرە و پەهلەوی جە دۆرە میانێنەوە جۆرە و کۆنی چەنە ئەوستاییە، یعنی دەقاودەق ئێمە من ویم تاقیقم کەن کە 200 تا 200 کەلێمە دەقاودەق گێڵاو پێ ئەوستایی بێتەغیر پێسە وەروێ پسە وارانی پسە وەرگی پسە وەهاری پسە هامنی عەرزبوونە ئینەی کەلێماتی و هەت کەلێماتی تەری فریما هەنێ گێڵاوە پێی ئەوستایی و هۆرامی مەتاومێ بارمێ ئێمە چون واچمێ زوانەکەما گیان باشمە ملەتێ جیاوازێنمی چەندی کووردا گیێنمی جەحاڵەنە گردما یەک ملەتەنمی و ئینە فراوانیە تەنەوعێ فەرهەنگیە کوردی یاونۆ کەمە بەڵێ چنددانە زوانش بە 4-5 زوانش بە وەمەکری و گردی ڕسمیێ بە پسە گر و دنیا یەک زوانجە ئەچی چند زوانە تاوە ڕسمی بۆ کە ئیسە چی 150 ساڵانە سۆرانی انتخاب بیان بە عنوان زوانی کاربردی و تایواش بزوانی بینالمللی نوێشتاری لێ میدیاکان و لێ کتێبەکان لێ شعرەکانە من مەواچوونەکە مەکریۆ کە زوانی هۆرامیش پەنەش بنویسی و پەنەش بنویسی و میدیاش بۆنە تەلاش پێکری و بەڵام ڕسمیەتش نییە پاشکڵەکە پسە سۆرانی هەنش و کرمانجی هەنش ئایش وەروینە کە جەمعیەتش کەمتەرە مینا مەحدودیە جغرافیایی خاص و وێشەنە و مەسەڵەن کۆنتەرە ارتباط شەنی بەرقەرار مەکری و ساختار سەختەرە نسبەت بە سۆرانی و نسبەت بە کرمانجی بەنابەرئین ئێمە مشۆم پێمی ئەو زوانە کاتەریش فێری بیمێ دەربارەی ناوی هەورامان لە چەند سەرچاوەیەکی مێژوویدا قسە و باسی لەبارەوە کراوە. مێژونووسان، ڕۆژهەڵات ناسان، گەڕیدە و ئەدیبان زۆریان لەو بارەیەوە نووسیوە. لەو ناوانەش بۆ واژەی هەورامان دیاریکراوە نەمانن: هورامەن، هورامیا، ئەورامان، ئەڤرومان، ئاهورە مەزدامان. بەڵام زیاتری بۆ چوونەکان لەگەڵەوەدان هاوڕان لە ئاهورە مەزدامانەوە هاتبێت کەواتای وڵاتی ئاهورا دەگەێنێت بە بەڵگەیەوەی لە تێکستاینیەکانی زەردەشت و یاسانەکاندا هاتووە. هەورامان لە دوو واژەی ئەهورامان یا ئاورومان گیراوە.
ئاهورامان بە چمانەیە و ئاورومان بە چمانەیە ئەمانەیش مقدارێک لێکدانەوەی گەرەکە کە من زۆر کۆتا و بە سەرپێیی بەحسی لەسەرەکەم ئاورومان باتەوەجۆ بە ئەوەی هەورامان چەندانە مرکزی ئاتەشگایە جێگەی ئاگری سروشتیان تایە ئەوانەی کە لە زمانی کۆنا وەکو ئاگردان وەکو ئاتەشکەدە لە هەورامانە هەنوو بوون و ئەمە خۆی نمادێکی ئاگرە و یا ئینکی ئێمە بەرزترین شاخی هەورامانمان شاخی شاهۆیە لەسەر شاخی شاهۆ چەندانە شوێنمان هەن پیان ئەڵێن نور یانێ جێگەی ئاگر جێگەی ئاکر کە ئەوانە لە زمانی خۆیانە لە دەورانی زۆر کۆنا ئەمە پێژین بۆرکان یا ئاتەشفشان جێگەی ئەوانە بووە و بە ئەحتماڵی زۆر قەوی ئاورومانیانێ مەکانی ئاگر شوێنی ئاگر ئەو شوێنەیە کە ئاگریان لێ هاتووەتە دەرۆ لەوە گیراوە ئەهورامانی گیانێ مرکزی ئەهوراییەکان کە ئاهورا لە بۆچوون و ئەندیشەی کۆنی ئێرانە ئەچێتۆ سەری ئاینی میترایی و ئاینی زۆردەشتی کتابێ جغرافیای غەرب دەرئەوێستای عمادەدینی دەوڵەت شاهی باسی ئەوەیەکە ئەڵێ هەورامیەکان یا هەورامی لە ئەهورامان گیراوە و ئەهورامانیش بە معنای ئەوەیە کە لە ئاینی زۆردەشتیا خوای گەورە یا خوای زۆردەشتیەکان هاتووە ئەمە دوو بۆچوونە لە مەسایلی هەورامانە و واژێ هەورامانە ئیتر هەور ئامان و ئاور ئامان و ئەمانە شتانی تری وتراوە کە من ناڕۆم بەسەری ئەوە هەورامان شوێنێکی تاریخی و ژێنێکی زۆر مێژوویە و ئاسەواری زۆریشمان هەیە لەم بارەیەوە لەسەر تاریخی هەورامان یەکێک لە کۆنترین ئاسارەکانی هەورامان کەتیبەی سارگۆنە لە منتەقەی پاڵنگانە یا لە منتەقەی تەنگیبەرە کە من خۆی ئەو کەتیبەیە بۆ ئەوەڵین جار لەم کتێبا بە ناوی ئەورامان ڕابێتەر بشناسیم لێرەدا هاوردومە 42 خەتە ئەو کەتیبە بە شێوەی خەتی میخی نووسراوە و لەو خەتی میخیا ئیسە تەرجمان کردوێتەوە لە شوێنانی تر من دەستم کەوتووە لەم کتێبە هاوردومە سارگۆن باسی ئەوە ئەکا ئەڵێ من تا گەیشتمە ئەگەرا چەندانە پادشام لە بین بر ئاخرین پادشایە کە لە بینم بردووە بە ناوی پادشای کاراڵ پادشای کاراڵ لە پاڵنگانە وە قودرەتمەندترین پادشا قاعدەتەن 750 ساڵ پێش میلادە ئەو کەتیبە نووسراوە 750 ساڵ پێش میلاد منتەقەی پاڵنگان پادشانشین بووە و ئەمە خۆی نمادی تاریخی نمادێکی ئەوەیە کە هەورامان نزیکەی 3000 ساڵ لەمەوبەر شوێنێ بووە کە شوێنی پادشای تیا بوو و ناوی پادشاکەشی هێناوە لە ناوی کەتیبەکە ئەمە قسمەتی دووەم ئێمە تێنە سەری قەواڵە کۆنەکانی هەورامان ئەو قەواڵە کۆنانە کە سێدانە قەواڵەن دوانیان بە زبانی گریکی نووسراون قەواڵەی سووەمیان بە زبانی ئارامی کە خودی پرۆفسۆر کاولی ئەڵێ پرۆفسۆر مینس وەختێک کە ئەو قەواڵەیە بۆ من هەنارد تەواشام کرد کە بە زبانی ئارامی تێکەڵ لەگەڵ زبانی مەحەلیە نووسراوە ئەو قەواڵانە باسی چیەکەن قەواڵەکان باسی ئیجارەنامەیەکەن ئیجارەنامەیەکە تقریبەن 80 ساڵ 22 ساڵ و 12 ساڵ پێش میلاد ئەم قەواڵانە لەو دەورانە نووسراون ئەوەیان کە قەواڵەی سووەمە 12 ساڵ پێش میلاد بە زبانی ئارامی نووسراوە تێکەڵ لەگەڵ زبانی مەحەلیە و هەتا دکتەر معین لە پێشەکی کتێبەکەی خۆیان ئەڵێ ڕاستە پرۆفسۆر مینزوتوێتی ئەمە بە زبانی ئارامی نووسراوە ئەمە بە زبانی پارتیە لەگەڵ پەهلەویە یا فەهلەویاتان نووسراوە ئەم کە قەواڵی سووەمە اینا من پێستا هەر جۆرەم کردن باش و کیسە وێن پێدا کرد ئەمە دابەشبوونێک بوو کە لە نێوان ئەم دەوڵەتانەدا کراوە دابەشبوونی کەشمان هەیە لە نێوان با بڵێن حکومڕانەکانی هەورامان خۆیانە کوردیانە لە نێوان سانەکان و خانەکانە با بڵێن کراوە کە ئەمانیش هەساون
بەپێی ئەو حکم و دەسەڵاتی هەرسانێک یا خانێکەکەی بوو بێت ناوچەی هەورامانیان دابش کردووە هەورامانیان بۆ 5 بەش دابش کردووە هەورامانی با بڵێن لهۆن کە لهۆنیش لە خۆی هەورامانی لهۆنی باکوور و باشوور کە ئێمە کوردستانی باشوور سەر بە بەشێکی هەورامانی لهۆنین بەشە باکووریەکەی هەورامانی تەخت هەورامانی دزڵی هەورامانی ڕەزا و ژاوەر و با بڵێن گاوەرەوە بەم شێوازە بەڵام جوگرافی ناسانیش خۆیان قسەی خۆیانیان هەیە لەسەر ڕەواڵەتە سروشتیەکانی ناوچەکە کە چونکە ناوچەی هەورامان ناوچەیەکی سەخت و شاخاویە کە کەوتۆتە ئەو شوێنەی کە نزیکی پیاکێشانی هەردوو پلەتی فارسی و عەرەبی وای کردووە ناوچەیەکی زۆر ئاڵۆز بێت شاخی بەرز زنجیرەچیای تیا بێت ئەو بەشەی کە پێدەوتێت سیلسیلە زنجیرەچیای زاگرۆز وای کردووە هەورامان ناوچەیەکی با بڵێن هەورازونشێوی زۆر تیا بێت. کتێبێ یارسانەکە یا ئەهلی حەقی کامەڵەن بە زوانی هۆرامی نووسێنێ پسە دیوانە گۆرە یا سەرنجامی کە مەجموعێ وەجد قەرنە و 2 هجری جەبێلولی ماهی و تا ئی ئەواخرە مەخصوصەن تا دۆرە قەرن و حۆتی کە سولتان ئیسحاقا گرد و ئینیشا بە زوانی هۆرامی نووسێنێ و ئینەوێش گەنجینێوەن پێی ملەت و کوردی نەک فقط پێی هۆرامانی چواتم هۆرامان بەشێجە ملەت و کوردیاوە جیا مەکریەوە خۆ بەگەر هۆرامی نییە چێشە خۆ عەرەب نییە خۆ تورک نییە خۆ فارس نییە خۆ ئینگلیسی نییە ئەچی جغرافیانە بیان و سابقی تاریخی چش تا 1000 ساڵی چاوەڵتەی هەر چێگەنە بیان وەلی خۆ چاوەڵتر مشخص نییە سابقە و ئەسوولەن تاریخ یاگەی تاریکی فرێژ هەنێ تاریخ و ملەتەکە فرۆ یاگاوە تاریکە ئێمەش پسا ملەتاتەریەکە هینمان نەبیان غەربیەکان کە شتێک بەناوی مۆدرنیتیان بەرهەمهێناوە ئەو بەرهەمهێنانە ئەو فەرهەنگە کە غەربی زاڵ کرد لەسەر دنیادا ئەو فەرهەنگەی کە وای کرد غەرب لە هەموو دنیاتا زاڵ بێت و غەرب بێتە سەروەری هەموو جیهان ئەو فەرهەنگە بەرهەمی پراوێز خستنی سونەت نەبوو ئەو فەرهەنگە بەرهەمی لابردون و ستڕینەوەی سنەت نەبووە بەڵکو بەرهەمی وتوێشکردنی تازەگەری و سنەت بووە بەداخەوە یەکەم وەجبەی ڕەوشەنبیرانی ئەمە کە ڕوبەڕووی ئەم دۆخە تازەواتە دۆخی شتە تازەکان وەکو ئەو دروشمانە وەکو ئازادی نەتەوە میلەت ئەو شتانە بووە وای زانی کە ئەگەر دەمانەوێت پێش بکەوین پێشڕەفت بووینە خاوەنی پێشکەوتن دەبێت ئێمە لە ئەو سنەت و نەرتی خۆمانە دوا بکەوین و خەرکەینە ئولگو بەواتایەک ئەو سنەتە ئەو کەلتورە کەوتە پەراوێزەوە و ئیستەگەتم شابکەین ئێمە لە دۆخێکی زۆر نالەباری کەلتوری سیاسی و کۆمەڵایەتین من وازانم بەشێک لە ئەم دۆخە نالەبارە ئەگەر بین و خەسارەکانی پێناسە بکەین بەرهەمی ئەوەیە کە ئێمە پێمانیا بە سنەتە پێمانیا بە کەلتور و سنەتی ڕابردووی خۆمانە وەمانزانی بە سڕینەوە و پەراوێز خستن و پێیان بە ئەو سنەت و کەلتورە ئێمە ئەتوانین سەرکەوین بەڵام بداخەوە شتێک کە ئێستای بینین وابزانم بەشێکە لەو قەیرانەی کەمە تووشی بوون. هەورامیەکان لە ڕووی ڕەچەڵەکەوە زۆریان لەبارەوە وتراوە زۆربەی ئەوانەی باسی باوە گەورەی هەورامیەکان و حکومڕانەکانی هەورامیەکانیان کردووە ناوی بەهمەنی کوڕی دارا کوڕی بەهمەن کوڕی ئەسفەندیار دەیەن و سەدەی دووەمی پێشزین دەکەن بە مێژووی تۆمارکراوی ڕەچەڵەکی هەورامیەکان دوجارەوەی بەردەستە هەورامان وەک ناوچە و هەورامی و وەک شێوەزار مێژوویەکی ئاڵۆز و دەوڵەمەندی هەیە خاوەن کەلتورێکی باڵا و ئەدەبیاتێکی بەرزە شێوەزارێکی مێژووی گرنگی هەیە و چەندین دەقی نووسرا و لەم بارەوە هەیە کە مێژووی نووسین بەم شێوەزارە دەگەڕێنەوە بۆ پێشزین و ڕێگەکانی دەچنە ناو دەقاینیەکانی زەردەشت و کتێبە پیرۆزەکانی یارسان.